بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفا. بینەران بسرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بەسەر هەموو لایەکدا بڕژێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوە ئەمڕۆژ لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی تیشێک بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان، ماوەیە کە بەردەوامین لەسەر زنجیرە ئامۆژگاریەک بۆ گەنجانی بەڕێز و خۆشەویستمان. ئەمڕۆژ ئامۆژگاریەکی تر پێشکەش بە گەنجان و سەرەتاش پێشکەش بە خۆمی دەکەم بەو هیوایی کە هەموو لایەک تێیدا سودمەند بین. ئەم ئامۆژگاری ئەمڕۆمان بریتیە لەوەی گەنجانی بەڕێز و خۆشەویست تا دەکرێت هاوڕێیەتی و ڕەفاقەت و برادەرایەتی کەسی باش بکەن و هەوڵدەن لە کەسانی خراپ، کەسانێک کە چاک نین و باش نین دوور بکەونەوە لێیان، چونکە بەڕاستی طبعی مرۆڤ، سروشتی ئینسان دائیمەن خەسڵەت و ڕەوشتی خراپ یاخود هەر ڕەوشتێک بیتن کاتێک کە تێکەڵبی لەگەڵ کەسێک، سروشتی ئینسان وایە، طبعی ئینسان وایە لە سروشتی ئەو کەسە دەدزێت، هەستیش بەخۆ ناکەی شتێکت لەو کەسە وەرگرتووە و بوویتە طبع لای تۆ. بۆیە هاوڕێتی کەسانی چاک و باش بەڕاستی چاکە و سوود بۆ ئینسان دەینیتن و زەرەر و زیانت لێ دوور دەخاتەوە. مرۆڤ خوای پەروەردگار وای دروست کردووە، طبعی مرۆڤ خوای پەروەردگار ئاوای ئێمە دروست کردوین کە ئینسان بە تەنیا ناتوانیتن بژیت، پێویستە لەگەڵ کەسانی تر بژیتن و ئینسان بۆیە ناوی لێنراوە ئینسان، پێی دەگوترێ ئینسان، چونکە لە ئونس و لە وەکو عەرەب دەڵێن ئینەهو یەئنەس وەیەستەئنس بالغەیر، ئینسان سێبوری و ئونسیەتی بە خەڵکی ترەوە دێتن، یعنی لەگەڵ کەسانی تردا ئەگەر نابەتەنیا ناتوانیتن بژیتن. بۆیە ئینسان وەکو گوتمان ناتوانێت بە تەنیا بژیت و ئەسڵ وایە لە مرۆڤدا کە ئینسان لەگەڵ کەسانی تر بژیتن بۆ ئەوەی هەم بژێوی ژیان بتوانیتن پەیدا بکات ئەگەر نابەتەنیا ناتوانی، و هەروەها لە ناخۆشی و ناڕەحەتیەکانیشی ئەوانی تر هاوکاری بکەن و هەروەها بۆ ئاخرەت و بۆ قیامەتی خۆشی بەهۆی ئەو خەڵکەوە سەعادەت و بەختەوەری بۆ بێتن. کەواتە خۆشەویستان، ڕێگا بەرەو لای خوای پەروەردگار بەڕاستی پێویستی بە مادیبوونێکی زۆر هەیە، پێویستی بەوە هەیە کە ئینسان بەسەر دەروون و بەسەر شەیتاندا زاڵ بێتن. ئەمەش بە چ دەکرێت؟ چونکە وەکو گوتمان ئینسان لەگەڵ خەڵک تێکەڵا، ئەوش پێویستی بە مادووبوون هەیە و پێویستە ئینسان هاوڕێتی کەسانی باش بکاتن. بۆیە ئەلێرەوە پێویستە لەسەر گەنجی مسلمان، لەسەر مسلمانان بەگشتی کە لەم ژیانی ئەم دنیاەدا تا دەکرێت ئینسان هاوڕێتی کەسانی ساڵح، کەسانێک کە لە خواترز بن، هاوڕێتی ئەو کەسانە بکە بۆ ئەوەی هاوکارێک بن بۆ تۆ، بۆ پەرستش و تاعەتی خوای پەروەردگار، بۆ ئەوی بتوانی بەڕێک و پێچی عیبادەتی خوای پەروەردگار بکەی و دوورت بخەنەوە لە گوناه و تاوان و معسیەت. خوای پەروەردگار چ دەفەرمێ لە قورئانی پیرۆزدا؟ دەفەرمێ واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه. أي محمد، لەگەڵ ئێمەشیتی خوای پەروەردگار دەفەرمێ ئارام بگرە لەگەڵ ئەو کەسانەی کە لە خوا دەپاڕێنەوە، بەیانیان و ئێواران ذکری خوا دەکەن، یادی خوا دەکەن و ئەوانە تەنها خوای پەروەردگاریان دەوێتن. بۆ زانان دەفەرمۆن ئەم سەبەب نزولی ئەم ئاەتە ئەو کاتە بوو کە ئەشرافەکانی قوڕەیش، گەورەکانی قوڕەیش داوایان لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم واز لە بیلال و عەمار و سوهەیب و ئەوانە بێنیتن، ئەو کاتە ئەوان ئامادە دەبن بێنە ناو ئیسلام و قسە لەگەڵ پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام خوای پەروەردگار فەرمووی واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم، چاویان لێ وەرمەجێڕە، تريد زينة الحياة الدنيا، دەتەوێت لەگەڵ ئەو ئەشرافانە لەگەڵ ئەو گەورانە قسە بکەی. ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا،
گوێڕاڵی ئەو کەسانە مەبە کە دڵیان بێ ئاگایە لە یادی ئێمە وەتەبع هەواه جادە لەگەڵ عویەینەی کوڕی حیسنیتی دەفەرمە وەتەبع هەواه وەکانە ئەمڕه فڕوتە. ئەم ئاەتە پیرۆزە فێرمانەکات کە ئێمە هەمیشە لەگەڵ کەسانی باش بین، لەگەڵ کەسانی چاک هاوڕێتی کەسانی پاک بکەین، دوورکەوینەوە لە کەسانی خۆ بە زلزان و خراپ و خراپەکاردا، چونکە طبعی ئینسان سروشتی ئینسان لە ڕەوشتی وان دەتزیت و وەردەگریتن. بەڵێ خۆشەویستان، ئیسلام چەندە تەرغیبی ئێمەی کردووە و فێرمانەکاتن کە هاوڕێتی کەسانی باش بکەین، ئەوەندەش پێمانەڵێتن تەحذیری کردوین، ئاگاداری و هوشداری پێداوین کە هاوڕێتی کەسانی خراپ نەکەین و لێیان دوور، یعنی لێیان نزیک نەکەوینەوە، دوور بین لێیان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەی کەسانی چاک هاوڕێتی ئەوانە دەفەرمێ ڕۆژی قیامەت ئەوانەی کە لە پێناوی خوادا یەکتریان خۆشویستووە، ئەوانە لەسەر مینبەرێکی نورن، هەموو ڕووناکاییە دەوروبەریان. دەفەرمێت تەنانەت پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام، شەهیدان ڕۆژی قیامەت یعنی غیبتەیان پێدەبن، حەسوودیان پێدەبن ڕۆژی قیامەت. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئین لله عیبادا، وات خۆزگەیان پێدەبن. دەفەرمێتن ئین لله عیبادا لەیسوا بئەنبیا، خوای پەروەردیگار هەندێک عەبد و بەندەی هەن کە ئەو عەبدە و بەندانە ئەو بەندانەی خوا پێغەمبەر نین، ولا شوهەداء، و ئەوانە شەهیدیش نەبوون، بەڵکو یەغبیطهم الئەنبیاء والشوهەداء. دەفەرمێ بەڵام پێغەمبەران و شەهیدان خۆزگە بە شوێنی ئەوان دەخوازن. چێنە ئەوانە؟ لمەکانەتیهم من الله تعالى، ئەوەندە پلەپایان بەرزە لای خوای پەروەردیگار. فقال الصحابة، هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمیان من هم یا رسول الله، ئەوانە چێن ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام؟ پێغەمبەر فەرمووی هم قوم تحابوا في الله على غير أرحام بينهم ولا أموال يتعاطونها. دەفەرمێ ئەوانە قەومێکن، گەلێکن، نەتەوەیەکن، یەکتریان خۆشویستە لە پێناوی خوای پەروەردیگار، ئەوانە خزم و کەسی یەکتر نەبوون و هەروەها سەروەت و سامان و تیجارەت و بازرگانیشیان لەگەڵ یەک نەبوو، لە پێناوی لەبەر ئەوە نەبووە کە یەکتریان خۆشویستیە، تەنها لە پێناوی خوای پەروەردیگاردا یەکیان خۆشویست. دەفەرمێ فوالله إن وجوههم لنور، والله سوێن بەخوا ئەوانە دەموچاویان هەمووی نور و ڕووناکاییە. دەفەرمێ وإنهم لعلى منابر من نور، و ئەوانە لەسەر مینبەری نوردان ڕۆژی قیامەت. لا يخافون إذا خاف الناس، ڕۆژی قیامەت کە خەڵکان دەترسن ئەوان ناترسن. ولا يفزعون إذا فزع الناس، و خەڵک کە ڕۆژی قیامەت تووشی ناڕەحەتی و ناخۆشی و تووشی ئەوەندە تووشی ناخۆشی دەبن، ئەوان ئەو کاتی ئارامن، یعنی ڕۆژی قیامەت بە ئارامی دەژین ئەوانە. بۆیە خۆشەویستان، بەڕاستی پێویستە ئێمەی مسلمان هاوڕێتی کەسانی باش بکەین، لە پێناوی خوای پەروەردیگاردا یەکتریمان خۆش بێتن، نەک وەکو ئەو هاوڕێتی ئەمڕۆ بەڕاستی هاوڕێتی سەردەمی ئەمڕۆ یان ئەوەتە زۆربەی زۆری لەبەر ماڵ و سەروەت و سامانە کەسێک هاوڕێتی کەسێک دەکات، یان لەبەر ناموسە زۆر جاران کەسێک هاوڕێتی کەسێک دەکات، واتە کەسەکە لەوانەیە خوشکێکی هەبی یا کچی هەبیتن، یاخود لەبەر ترسە زۆر کەس هاوڕێتی کەسی تر دەکاتن، لەوانەیە کەسەکە مەسئولێک بیتن لێ بترسی بۆیە هاوڕێتی دەکاتن. پێویستە ئێمە لە پێناوی خوادا، تەنها لە پێناوی خوادا یەکتریمان خۆش بێتن. خۆشەویستان، تا دەتوانی هاوڕێتی وەکو گوتمان کەسی باش بکەم و تەوقەی لەگەڵ بکەم، بەڵام ڕازگۆیانە بە لەگەڵی تەوقە لەگەڵ یەکتری بکەن، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێتن تەوقەکردن لەگەڵ یەکتری بەڕاستی گوناهەکان لە ئینسان هەڵدەوەرێنێتن لە مسلمان، وەکو دەفەرمێتن إذا لقي المسلم أخاه المسلم أخذه بيده تحاتت ذنوبهما. دەفەرمێ کاتێک مسلمان بە یەکتری دەگەن و تەوقە لەگەڵ یەکتری دەکەن، دەفەرمێ گوناهەکانیان هەڵدەوەرن، هەر وەکو چۆن گەڵا لە دار هەڵدەوەرێتن، گەڵا لە داری وشک هەڵدەوەرێتن، ڕۆژێک کە وەکو دەڵێن باو بۆران و یاخود ڕەشەبایەک بێتن چۆن پەلکەکان هەڵدەوەرن، ئاواش گوناهی ئینسانی مسلمان بە تەوقەکردن لەگەڵ یەکتری هەڵدەوەرن. ئیتر تەوقە لەگەڵ یەکتری بکەن، یەکتریتان خۆش بێ، ئەگەر چی ڕەئی و بیر و بۆچوونیشتان یەک نەبیتن. خۆشەویستان، ئینسانی مسلمان ڕاستە بیر و بۆچوونمان هەمیشە یەک نابیتن، بەڵام دەبێ یەکتریمان خۆش بێتن. با ڕامان یەک نەبێت،
بەڵام هەوڵ دەین تەوقە لەگەڵ یەکتری بکەین، دەم و چاومان بەخەندە بێتن لەگەڵ یەکتریمان خۆش بێتن. خۆشەویستان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئین المەرء عەلا دینی خەلیلیه، ئینسان لەسەر دینی هاوڕێیەکەیتی، فەلیەنظر ئەحەدوکم من یخالل، تەماشاکەن چێ هاوڕێتانە، بەڕاستی چێ هاوڕێتە تۆ لەسەر دینی ئەوی. جا هەوڵ دە کەسەکە ئەو کەسەی کە هاوڕێتە کەسێکی باش بیتن، کەسێکی لە خواترز بی، چونکە ڕۆژی قیامەت حەشرت لەگەڵ ئەو دەکرێتن. بۆیە خۆشەویستان، تا دەتوانن وەکو گوتم هاوڕێتی کەسانی چاک بکەن، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوەی کە هاوڕێتی کەسی باش دەکاتن وەکو ئەو کەسە وایە کە لەگەڵ بۆن خۆشێک بیتن، لە مەجلیسی کەسێکی بۆن خۆش بێتن، ئەو کەسێک کە بۆنی خۆشە ئەگەر بۆنیشت پێ نەداتن پێشت نەفرۆشێ، بەڵام بۆ نەخۆشەکەی بۆت دێ. إن مثل الجليس الصالح وجليس السوء كحامل المسك ونافخ الكير، بەڵام کەسی خراپ هاوڕێتی کردنی وەکو ئەو کەسەیە کە ئیشی کوورە دەکاتن، ئەگەر جلەکانیشت نەسووتێنیتن بەڵام بۆنی ناخۆشت بۆ دێتن. هەشیار بن، هاوڕێتی کەسانی خراپ مەکەن. خۆشەویستان، گەنجانی بەڕێز، تا دەکرێتن هاوڕێتی کەسانێک مەکەن کە درۆزن بێتن، کە دزیکەر بێتن، کە زیناکەر بێتن، کە دووڕوو منافق بێتن، کەسێک بیتن کە خیانەت لە ئەمانەتەکان دابکاتن، کەسێک بیتن کە خیانەت لە خەڵک بکاتن، کەسێک بیتن کە شاهیدی بە درۆ بداتن، کەسێک بیتن کە بەڕاستی یعنی یا فەرمان بەشتی خراپ بکاتن. بۆیە هەوڵدا هاوڕێتی کەسانی باش بکە، و ئەگەر کەسێکت خۆشویست پێی بڵێ من تەنها و تەنها لە پێناوی خوادا من تۆم خۆش دەوێتن. خوای پەروەردگار خۆشەویستیمان وا لێ بکا کە تەنها و تەنها لە پێناوی خوادا بێتن، لە پێناوی هیچ بەرژەوەندیەک نەبێتن. خۆشەویستان، ئەمڕۆژ بەو شێوەیە گەیشتنە کۆتاییە مەڵقەمان، تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی نوێ بە یەکتری شاد دەبینەوە. لێرەدا بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم تا بێگەشتنەوەی تر خواتان لەگەڵ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.